لەوانەی ڕابردوو فێربووین کە چۆن نێتۆرکێک دروست بکەین و بە BGP ئەدڤەرتایزی بکەین بۆ نەیبەرەکانمان و ڤێریفای ئەومان کرد کە لە هەمووی XR-ەکانەوە ئێمە ئەم BGP ئەبینین ئەم پریفیکسە ئەبینین کە BGP بۆمان ئەدڤەرتایز کراوە. ئەگەر لێرە بۆ نمونە پین بکەینەوە بە 172.16 ئەبینین کە بێگومان پینگە بڵە. باشە کۆماندێکی تر فێرەبین من پلانم داناوە کە ئەم پریفیکسان نەگاتە XR4 show BGP باشە پینگ بۆ 172.16 باشە پینگە بڵە ئەڵێ show BGP neighbor 10 بگورن 10 have یەک route ئەبینین ئەو ڕاوتەمان پێگات. شتێکی تر show لێرەوە کە ئێمە ڕاوتەکەمان دروست کرد show BGP neighbor 10 have 4 advertised routes چیم بۆ ناردووە 172.16 بۆ ناردووە. باشە کەواتە ئێمە بۆمان دەرکەوت کە لە هەمووی XR-ەکانە لێرەیە ئەم پریفیکسە ڕێچەبڵە و لە BGP لە دۆمینی BGP-ەکەمانایە. باشە ئەیچی ئەگەر من بمەوێت نەگات بە نەیبەرێکی دیاری کراوە واتە تو ئەدڤەرتایزیەکەی لە BGP-ەکەتا لە کۆنفیگریشنی BGP-ەکەتا هەیە بەڵام ئەتەوێ نەگات بە نەیبەرێکی دیاری کراوە. من لێرە XR4 هەڵەبژێرم کە نامەوێت 172.16 فری پێ بگات واتە کاتێکە لێرە پینگی بۆ ئەەکەم پینگی بۆ نەچێ و ڕیچەبڵ نەبێ. باش کاتە بە لێرە دەست بکەین بە کۆنفیگەری route policy بەڵام پێشەوەی کە دەست بکەین بە کۆنفیگەرکردنی route policy ئەمێ باسێکی route policy بکەم بە شێوازێکی گشتی. ئۆکێ ئێمە لێرەیە چیمان هەیە نێتۆرکی 172.16 مان هەیە. ئۆکێ باش کاتێکە تۆ بە BGP نەیبەرشە دروستەکەی لەگەڵ هەر ڕاوتەرێکی ترتە و ئەدڤەرتایزی ئەمەی بۆکەی بێگومان ئەدڤەرتایزە بێت بێگومان بەم شێوەیە ئەم ڕاوتە ئەدڤەرتایز بووە بۆ هەموو نەیبەرەکانە. باشە بەڵام شتێکی ترمان هەیە ئێتە پێشەوە بۆمان دروستە بێت کە پێوترێ route policy language RPL. باشە route policy language بەکارهێنانی زۆر باوە زۆر کۆمۆنە لە نێتۆرکە بەڵام گرنگترین بەکارهێنانی لە BGP چییە؟ دانان ڕێگەپێدان یا ڕێگەپێنەدانی ڕاوتێکە بەرزکردنەوەی لۆکال پرفرنس یاخود داونگرێدکردنی لۆکال پرفرنسە زیادکردنی ویتە یا کەمترینی ویتە متریک زیادکردنی یا متریک کەمکردنەکەواتە تۆ کۆمەڵی کۆندیشن کە چۆن لە پرۆگرامینگە هەمانە بە if else باشە بە کۆندیشنال ستیتمنتەکانی if else چی دروستەکەی بۆ نموناڵێ ئەگەر if ئەم شتە بوو ئەوەم بۆ بکە else واتە ئەفەکە سەرکەوتوو نەبوو else ئەوەم بۆ بکە. باشە من لێرە سیناریۆیەک دروستەکەم سیناریۆی RPL-ەکەمان چییە بێت لە ڕاوتەریەکە ئەڵێم route policy بەم شێوەیە ناوێکی لێنەی پاشان ئەڵێ ئەگەر دیستنیشنەکە و ئێرە بوو باشە یاخود ئەگەر دیستنیشنەکە و ئەم IP بوو بەڵامیستی بچێ بۆ ئەم نەیبەرە ئەوە ڕێگری لێ بکە درۆپی بکە. باشە درۆپ بەڵام else چی پاس واتە ڕێگە بە نێتۆرکی تر ئەی بەڵام ڕێگە بە 172.16 نایی بۆ XR4 کەواتە با لێرەیە ئەمانە بسڕینەوە و دەست بکەین بە کۆنفیگەرکردنی ئەوەی کە پێویستمانە. ئۆکێ بێگومان کە route policy بەکارهێنانی زۆرە باشە کەواتە اینە سەر ئەو ڕاوتەری کە ئێمە ئەدڤەرتایزی پریفیکسەکەمان لێوە کردووە کۆنفیگەر تێڵنەوە پێش هەموو شتێک ئەبێ پریفیکسێتە دروست بکەین. پریفیکسێت وەکو سێتێک وایە وەکو کۆمەڵەیەک وایە لە ڕاوت لە پریفیکس لە IP ئەدرێس لە نێتۆرک ئیتر تۆ لەسەر ئەم پریفیکسێتە قرارەیە کە لە route policyەکە چی پێ ئەگەی. باشە پریفیکسێت ئەڵێم چی ئەڵێم تست loopback بۆ نمونە loopbacky 200 ئۆکەی PS داش PS واتە پریفیکسێت ئۆکەی لێرە ئەڵێم چی ئەڵێم 172.16 ئەمە هەموو دروستکردنی پریفیکسێتەکەم واتە پریفیکسێتێکم هەیە بەم ناوە ئەم IP تێە. باشە ئێستا route policyەکە دروستەکەم which is the core thing we want to do. باشە ئەڵێم route policy باشە هەمان ناوی لێ ئەنێم test LO 200
RPL واتە Route Policy Language باشە لێرە ئەڵم چیڵم if destination in prefix سێتێکی ئەوەی کە دروستم کرد بێگومان بەتابێک لەبەر ئەمنیەک پریفکسێتم هەیە بەتابێک ناوەکەی بۆ نووسێ بەس ئەگەر لە پریفکس زیاترێکە هەبێ ئەبێ یەکەم پیتی بنووسی یاخود یەکەم وشەی بنووسی بۆ ئەوی کە ئەوی تری بۆ تەواو بکە ئۆکەی then واتە if else کە بۆمان دروستەکە if destination in واتە ئەو ڕاوتەی کە بۆی ئەچی لێرە یا بوو کە 1970 چیم بۆ بکە then drop ئۆکەی else چی pass ئەمە ڕێک ئەو کۆندیشنە بوو کە لێرە بە نمونە باسم کرد باشە ئێستا ئەگەر شۆکۆمی change difference بکەیت ئەبینین کە پریفکسەتەکەمان هەیە و ڕاوت پۆلیسیەکەشمان هەیە باشە do show run route policy ئەمە هەمانە do show run prefixet دوورن prefixەتی ئەمەشمان هەیە ئێستا ئەچینە سەر کۆنفیگریشنی BGP یەکەمە باشە نەیبەری چی 10.7 4 باشە address family IP version 4 unicast اوكي unicast باش لێرە ئەڵێم route policy test LO2RPL کە ئەمی کە دروستمان کردووە بەڵام بە چ شێوازێک بە inbound یاخود بە outbound ئەگەر بە inbound بیکەین سەرکەوتوو نابێت بۆچی سەرکەوتوو نابێت لەبەرەوەی کە تۆ لێرە پینگ ئەنێریت بە inbound ئەم کۆندیشنە نایگرێت ئەم کۆندیشنە لێرە سەکسسفۆڵ نابێت یاخود با بڵین if ئەلسەکەمان لەوێ نابێت ئەفەکەمان جێبەجێ نابێت بەڵکو تەنها ئەلسەکەمان جێبەجێ بێت بەڵام out no کاڵی out واتە تۆ بە تەواوەتی ڕێگری لەکەی لە پریفکسەکە باشە بە تەواوەتی ڕێگری لە پریفکسەکە ئەگەی لە هەر لە سەرەتاوە یەکسەر جێبەجێ ئەبێ ئەڵێ ئەگەر چوو بۆ ئەم نەیبەرە مەهێڵام پریفکسە بنێرێ هەر لە سەرەتاوە ئۆکەی باشە پێشوی کۆمیتیگەین با پینگە بکەینەوە پینگمان هەیە پینگ سەرکەوتووە ڕپیت بە ژمارەیەکی زۆر بێ بۆی ڕپیتیکە لێرە کۆمیتیەکە باش بزانین چی ڕۆیات تا لێرە بینین ئەڵێ unreachable بۆچی unreachable لەبەرەوەی کە کاتێکە ڕاوتەری 4 ئەوێ بچێ بۆ ئەو نێتۆرکە لە XR یەکە لە نەیبەرشپەکەیە ئەبینین چیمان هەیە ئەبینین کۆندیشنێکمان هەیە کە ئەڵێ هەر کەسە ویستی بچێ بۆ ئەم IPە چی لێ بکە درۆپی بکە else ڕێگەوە هیتر بە بەڵام ئەم پۆلیسیە بەسەر چییە ئەپلای کراوە بەسەر 10.7 بەڵام ئایا لەوانی ترۆپینگمان هەیە بەڵێ بۆ لەبەری من ئەو پۆلیسیەم ئەپلای نەکردووە بەسەر نەیبەرەکانی ترا تەنها بەسەر XR 4 کردم کە 10.7 باشە ئەبینین لێرەیە unreachableمان هەیە باشە